لەگەڵەوەشدا سەرنجەکان لەسەر ئەنجامی هەڵبژاردننی شارەوانی ئەستەمبول بوون لە تورکیا، بەڵام نکۆڵیش ناکرێتەوەی تەواوی هەڵبژاردنەکەی ڕۆژی یەکشەممە ڕاوەرگرتنێک بۆ لەسەر سیاسەتەکانی ئاکەپە و سەرۆکی تورکیاش. لە هەموو هەڵبژاردنەکانی ئەمریکادا هەڵمەتی کۆکردنەوەی دارایی گرنگجێکی گەورەی بەرچاوی هەیە لە پرۆسەکەدا. دوو سەرۆکی پێشووی ئەمریکا دەچنە پاڵ هەڵمەتی هەڵبژاردنەوەی سەرۆک بایدن. خۆش هاتنەوە بۆ چاوی واشنگتن. بەپێی یەکێک لە پێوانە سەرەکیەکانی گرانی لە ئەمریکادا وەها نیشاندراوە بەرزبوونەوەی ڕێژەی گرانی لە مانگی دوێ ڕابردوودا کەمتر بووە لەوەی چاوەڕوان دەکرا. بەپێی ئەو راپۆرتەی وەزارەتی بازرگانی ئەمریکا بڵاوی کردوێتەوە، ئاماژەکراوە بەوەی بەرزبوونەوەی ڕێژەی خەرجیەکانی تاکەکەس بە بڕی لە سەدا 0.3 بووە لە مانگی دوودا و ئەمەش کەمتر بووە لەو ڕێژەیەی ئابووریناسان چاوەڕوانیان دەکرد. پێشتر بانکی نێوەندی فێدراڵی ڕێژەی نرخی سوودی بەرز کردەوە لە پێناو دابەزاندن و کەمکردنەوەی ئەو گرانیەی لە ئەمریکادا هەیە. ئەم هەنگاوەی بانکی ناوەندی بەرەنجامی ئەرێنی هەبوون لە کاتێکدا لە مانگی 6 ساڵی 2022دا هەڵاوسانی دارایی لە ئەمریکا گەیشتە لە سەدا 9، بەڵام هێشتا بەپێی ئەو خواستەی بانکی ناوەندی هەڵاوسانی دارایی کەم نەبووتەوە، وەک ئەوەی دەیەوێت هەر هیچ نەبێ کەم بێتەوە بۆ لە سەدا 2. بەرپرسانی بانکی نێوەندی فێدراڵی ئەمریکا دەڵێن ڕاستە ئێشتا خواستەکەیان نهاتۆتە دی، بەڵام ئەوەی دەبینرێ ئاماژەی ئەرێنین بە ئاڕاستەی کەمکردنەوەی گرانی لە ئەمریکادا. سیاسەتدار ڕێژەرانی ئابووری ئەمریکا وەها چاوەڕوان دەکەن لەم ساڵدا 3 جاری تر نرخی سوود کەم بکرێتەوە و باسیش لەوە دەکەن یەکەم کەمکردنەوەی نرخی سوود لە مانگی 6 ئایندەدا بکرێت. ملیاردێرێکی پێشوو دامەزرێنەری ئاڵوگۆڕی پارەی دیجیتال کە بە کریپتۆکەرەنسی ناودێردەکرێت تاوانبار کراوە بە دزینی 8 ملیارد دۆلار لە بەشداربووانی ئەو ئاڵوگۆڕە دراویەی دەیکردن. لە مانگی 11 ڕابردوودا دەستەی سوێنخۆران سام بانکمان فرید تەمەن 32 ساڵی بە گونابار دانا و دادپارێزانیش دەڵێن ئەوەی بانکمان کردوێتی گەورەترین فێڵ و تەڵەکەی داراییە لە مێژووی ئەمریکادا. بانکمان بە 7 تاوان گونابار کراوە لەو ئاڵوگۆڕە دراویانەی لە ساڵی 2022دا کردوونی لە چوارچێوەی کۆمپانیای FTX. دادوەر لویس کاپلان سزای 25 ساڵ زیندانیکردنی بەسەر بانکماندا سەپان، لە کاتێکدا دادپارێزان داوای سزای 40 بۆ 50 ساڵ زیندانیکردنیان دەکرد. پارێزەرەکەی بانکمان هاوکاتی دانیشتنی خوێندنەوەی سزاکە پێدادەگرێت کە سزای 5 ساڵ و 3 مانگ سزایەکی گونجاوە بۆی نەک 25 ساڵ و دەشڵێت ئەو بڕیارەی دادگای مەنهاتن دەخاتە بەردەم دادگای پێداچوونەوە. بۆ یەکەم جارە جەهەپە لە ماوەی 22 ساڵی ڕابردوودا کە ئۆپۆزیسیۆنی سەرەکی تورکیایە لە هەڵبژاردندا پێش پارتی داد و گەشەپێدانی فەرمانڕەوای تورکیا بکەوێتەوە و بە پلەی یەکەم بێت. ئاکەپە داندەنێ بە دۆڕاندنی خۆیدا لە هەڵبژاردننی شارەوانیەکانی وڵاتەکەدا و دوای دەرکەوتنی ئەنجامە بەراییەکانیش سەرۆکی تورکیا دەڵێت گەل قسەی خۆی کردو، ئاکەپەش پێویستی بە پێداچوونەوە بە خۆیدا هەیە. 31 Mart bizim için bir bitiş değil,
هەڵبژاردنەکانی سیوێکی سێ کۆتایی ئێمە نییە، بەڵکو خاڵی وەرچەرخانە لە هەڵبژاردنە خۆجیەکاندا گەلی تورکیا جارێکی تریش سندوقەکانی دەنگدانی بەکارهێنا بۆ گەیاندنی پەیامەکانیان بۆ سیاسەکانی وڵات بەبێ ڕەچاوکردی ئەنجامەکان سەرکەوتووی ئەم هەڵبژاردنە بە پلەی یەکام دیموکراتیەکەمان بوو. لە بەرامبەریشدا جاپەر کابرە سەرەکیەکەی ئاکەپە دەڵێ گەل بڕیاری خۆی داوە و پەیامێکی گەورەیشی ناردووە بۆ حکوومەتی تورکیا کە چیدی دەسەڵاتی تاکڕەویان ناوێت. Millet emir verir, talimat verir. Bir kişi گەل فەرمان و ڕێنمایەکانی خۆی دەدات نەک تاکە کەس. پێویستە کاربەدەستان ڕێنمایەکان لە گەلەوە وەربگرن. لە ئێستاوە سەروەختی فەرمانڕەوایەتی تاکە کەس کۆتایی پێهات. بەڵێ تەواو بوو. دەبێت لە ئێستا بەدواوە کۆمار و دیموکراتی بە خێرایی هەنگاو بنێن. ململانەی سەرەکی لەو هەڵبژاردنانەی ڕۆژی یەکشەمەدا لەسەر شاری ئەستەمبوڵ بوو. پێشتر ئاکەپە هەڵبژاردننی لە ئەستەمبوڵ دۆڕان. شیکەرەوە بەر لە هەڵبژاردنەکەی ڕۆژی یەکشەمەش باسییان لە لێکەوتەکانی ئەگەری سەرکەوتنی پارتی داد و گەشەپێدان دەکرد و هەروەهاش باسییان لە گرنگی ئەستەمبوڵ دەکرد لە بواری سیاسی و ئابووری تورکیادا. 2019 لە ساڵی 2019دا کاتێک ئاکەپەی ئۆردۆغان ئەستەمبوڵی دۆڕان گورزێکی گەورە بوو. ناوبانگی ئەردۆغانی ڕوشاند کە ئەو کاتە وەهای دەزانی نادۆڕێت و شکست ناهێنێت. هەر بۆی ئەم هەڵبژاردنە تاقیکردنەوەیەک دەبێت بۆی ئەگەر سەر بکەوێت ئەوە هێز و دەسەڵاتی خۆی برەو پێدەدات. ئیستانبول شارێکی سەرەکیە و یەک لە سەر چواری دانیشتوانی تورکیای هەیە. وەک سەرچاوان نافەرمیەکان باز دەکەن 20 میلیۆن کەسە. ئەو پەنابەرانەی لەوێ دەژین دەشێت زۆر زیاتر بن لە هەموو پەنابەرانی وڵاتێکی وەک هۆڵاندا یان هەر وڵاتێکی تریش بێت. دووهەم بودجەیەکی گەورەی هەیە و حکوومەتی خۆجێیی کەرتی تایبەت و دامەزراوە و کۆمپانیای خۆیی هەیە. ئەمەش یانی باس لە کۆنتڕۆلکردنی بودجەیەک دەکەین کە بڕەکەی بە 10 بۆ 15 میلیارد دلار مەزەندە دەکرێت. دانیشتوانی ئەستەمبوڵیش بەر لە ڕۆژی هەڵبژاردن دەیانگوت ئەنجامەکانی هەڵبژاردن وا دەکا ئاکەپە پارتی فەرمانڕەوای تورکیا پێداچوونەوەی گەورە بکە بە سیاسەتەکانیدا و بە تایبەتیش پێداچوونەوە بە سیاسەتی ئابووری خۆیدا. بابەتەکە هەر تەنها پەیوەندی نییە بە سەرکەوتنەوە لە ئەستەمبول. ئەگەر ئەستەمبولیش باتەوە دەنگەکانی ئاکەپە کەم بکەن لە تورکیادا ئیتر حکوومەتی فەرمانڕەوا پێویستی بەوە دەبێت خۆی کۆ بکاتەوە و زۆر بە وریاییشەوە کار بکات بۆ کەمکردنەوەی گرانی لە بازاردا. پێم وایە ئەو کاتەش هەڵبژاردننی پێشوەخت بەر لە 2028 بە دوور نازانرێت و دەبێتە بەشێک لە کارنامەی وڵاتەکەمان. نزیکەی 61 میلیۆن دەنگدەر مافی بەشداربوونیان هەبوو لە هەڵبژاردننی شارەوانەکانی تورکیادا و 34 لایەنی سیاسی بەشدار بوون لەو هەڵبژاردنەی ڕۆژی یەکشەممەدا و پێشبڕکێیان بوو لەسەر شارەوانیەکانی ناوچە جیاوازەکانی تورکیا. نەکرد لە ئاستی ناوخۆ بەڵکو لەسەر ئاستی دەرەوەش چاوەکان لەسەر ئەستەمبوڵ بوون. لە تورکیا قسەیەکی باو هەیە و دەڵێ ئەوەی هەڵبژاردن لە ئەستەمبوڵ بباتەوە وەک ئەوەیە لە هەموو تورکیادا سەرکەوتنی بەدەستیان نابێت و ئەوەیش کە ئەستەمبوڵی دۆڕان دەبێ واتە هەموو تورکیای دۆڕاندووە. دکتۆر کومڕۆ تۆکتامش لە زانکۆی پرات لە نیویۆرک میوانی ئەم هەفتەیی چاوی واشنتنە. دکتۆر کومڕۆ مامۆستای بەشی زانستە کۆمەڵایەتی و توێژینەوە کلتوریەکانە لە زانکۆی پرات لە هەمان کاتیشدا یەکێکە لە چالاکوانە دیارەکانی تورکیا و خاوەنی چەندان لێکۆڵینەوەی گرنگە لەسەر دۆسێ هەستیار و گرنگەکان لە پەیوەندی بەناوخۆی تورکیاوە. ئەڵبەت ئەمانە بێلەوەی خاوەنی چەندان بەرهەمی چاپکراویشە. دکتۆر کومڕۆ سەرەتا زۆر سوپاس و پێزانین بۆ ئامادەبوونت لە چاوی واشنتنی ئەم هەفتەیەدا. با دەست بەجێ بچمە یەکەم پرسیارم. سەرۆکی تورکیا دەڵێ ئەو هەڵبژاردنەی ڕۆژی یەکشەممە کرا خاڵی وەرچەرخانە. مەبەستی چییە؟ Well, what he himself means for his party is different than what other people are. ئەوەی ئۆردۆغان دێڵێ لە ڕوانگەی لایەنەکەی خۆیەوە جیاوازە لەوەی خەڵکی تر باس لە خاڵی وەرچەرخان دەکەن. جا بەڵێ لە ڕووی بابەتیەوە خاڵی وەرچەرخانە. ئۆپۆزیسیۆنی تورکیا نیشانیدا دەتوانن هێزەکان یەک بخەن و دەستکەوتەکانیان زیاتر بکەن و درێژەش بدەن بەو دەستکەوتانەیان. لەوانەیە ئۆردۆغانیش لە لای خۆیەوە بڵێ پێویستە پارتی داد و گەشەپێدان لەو هەڵبژاردنەوە زۆر شت فێر بێ.
ئەوەی زۆر جێی سەرنجە لای من لە وتارەی لە نیوەی شەودا پێشکەشی کرد وەها دەستی پێکرد بە شێوەیەک بوو کە بیەوێ نیشانی بدا سەرۆکی هەموو تورکایە، بەڵام نەیتوانی لەسەر ئەو شێوەیە بەردەوام بێت و کەوتە قسەکردن لەسەر لایەنەکەی خۆی واتە ئاکەپە. بەمانەیەکی تر ئەوەی مەبەستمە بێڵێم ئەوەیە کە ئۆردۆغان وەک سیاسەتمەدارێک هەمیشە لە هەوڵدایە و بەرژەوەندی سیاسیشی لەوەدایە جیاوازی و دابەشبوون هەبێ. ئالێرەشەوە کاتێک دەڵێ هەڵبژارنەکە خاڵی وەرچەرخانە ئەوە یانێ بەردەوامە لەو وەبەرهێنانەی لە دابەشبوونی وڵاتەکەدا دەیکا، چونکە دەست بەجێ کەوتە باسکردنی ئەوەی ئاکەپا چۆن پەرە بەخۆی بدا. هەرچۆنێک بێ ئەنجامەکانی ئەم هەڵبژارنە ئەوەمان نیشان دەدات کە ئەم وڵاتە دەیەوێ ئەو دابەشبوونەی هەیە نەمێنێ. جا بەڵێ ئەمە خاڵی وەرچەرخانە، بەڵام هەلایەنە و تێگەیشتنی خۆی هەیە بۆ ئەم بابەتە کە لە بوو مەلەرزەی ئەنجامەکانی هەڵبژارنەوە سەرچاوی گرتووە. دکتۆر کومرو هەروەکو لە پێشەکیەکەیشمان ئاماژەم پێکرد، ینی لە تورکیا ئەمە قسەیەکی باوە و زۆر ناسراویشە و قسەیە ئەوەی ئەستەمبول بەدەست بێنێ وەکو وایە هەموو تورکیای بەدەستێنا بێ، ئەوەی ئەستەمبولی دۆڕان بێ وەکو وایە تورکیایی بە تەواوەتی دۆڕاند بێ. بەڵام ئێمە ئەزمونمانەیە پێشتریش ڕەجەب تەییب ئەردۆغان ئەستەمبولی دۆڕان، بەڵام هەروەکو سەرۆکی تورکیا مایەوە. ئەکرێ پێم بڵێ چۆن؟ Oh, of course there's chance for him to be president. I mean, Turkey is not only Istanbul. بێگومان ئۆردۆغان دەرفەتی هەیە تا ببێتەوە بە سەرۆک، با ئەوەش بڵێم تورکیا هەر ئەستەمبول نییە. ڕاستە بیرۆکەکە وەهایە و ئەستەمبول شارێکی گرنگە و سەرچاوەکانی هەواڵیش لە ئەستەمبولەوە هەر زۆر گرنگن و شارێکی گرنگیشە بۆ ئابووری وڵاتی تورکیا. بەڵام بیرمان نەچێ ئەستەمبول بەشێکی تورکایە و ڕاستە بەشێکی بچووک نییە. بەڵام ئەوەی لە ناوچە و بەشەکانی تری تورکیادا ڕوودەدەن بە هەمان ئەندازەی ئیستەمبول زۆر گرنگن. سەرکەوتنی ئەردۆغان لەوەدا بووە کە هێزە کۆنەپارێزەکانی ئاناتۆلیای کۆکردەوە بە نیاز و خواستی ئەستەمبولەوە. ئەوە سەرکەوتنەکەی بوو. نکۆڵی ناکەم لەوەی ئیستەمبول بووە سەرچاوەی دۆڕاندنێکی گەورە بۆ ئۆردۆغان. ئەمەش ڕاستە و گرنگی ئەستەمبولیش ڕاستیەکە. بەڵام وردەکاری نێو مکانیزمەکانی ئەو هەڵبژاردنەی ڕۆژی یەکشەممە بە هەموو لایەک دەڵێ سەرنج بدەنە سەر بەشەکانی تری وڵاتەکە. تا ئیستاژ هەر تەنها ئەکەپە و کورتوانیوانە سەرنج بدەنە ئەو وردەکاریانەوە. هەرچی جەهەپەیە لە پرۆسەی فێربووندایە و ئەوە شەنگاوێکی باشە کە خەریکە فێر دەبێت. دکتۆر کومرو ئەردۆغان و هەروە ئاکەپە پێکرایانی زۆرێک لەو شار و شارۆچکانەشیان دۆڕاندۆ لەم هەڵبژارنەی ڕۆژی یەکشەممەدا ئەو شارۆچکانی کە بە بنکەی جەماوەری ئاکەپەدا دادەنران، ئەڵبەتە ئەمە لە ڕوانگە ئاینیەکەوە. بەڕای جەنابەت سیاسەتەکانی ئەردۆغان و ئاکەپە بەرامبەر بە غەزە هیچ کاریگەریەشی هەبووە لەسەر دۆڕاندنی ئەو ناوچانە؟ Most certainly. I mean, it might be too early to make these claims, but زۆر بە دڵنیاییەوە هەرچەندە لەوانەیە هێشتا زوو بێ لەسەر ئەم بابەتە قسە بکەین، بەڵام زۆر پێدەچێ ئەوە هۆکار بێ، چونکە ئەو لایەنە ئیسلامیە کۆنەپارێزە تازە پێکێنرا و لایەنێکی بچووکیشە. مەبەستم لە پارتی ڕەفاهی نوێیە. ئەم لایەنە توانی دەنگی زۆرێک لەوانە بۆ خۆی ببا کە پێشتر هی پارتی دادوگەشە پێدان بوون. وەگوتم دەشێ ئەوەش بەشێک بێ لەو دووڕوویەی ئۆردۆغان کاتێک دێتە سەر بابەتی فەڵەستین. پارتی ڕەفاهی نوێ جەختێکی زۆری دەکردەوە لەوەی سیاسەتەکانی ئۆردۆغان بەرامبەر فڵستینیەکان و ئەوەی لە غەزە ڕوودەدا سیاسەتێکی ڕەش نییە. جا بەڵێ پارتی ڕەفا لەگەڵ ئەوەشدا کە لایەنێکی بچووکە و ئەگەر بە هەڵەدا نەچووبێتم ڕێژەی لە سەدا 5 هەیە، بەڵام ڕۆڵێکی گەورەی بینی لە دۆڕاندنی ئۆردۆغان لەو ناوچانەدا. خاڵێکی تریش هەیە، ئەلبەت جێواز لە ڕۆڵی پارتی ڕەفا. پێش دەچێت زۆرێک لە دەنگدەرانی ئاکەپەش نەچوبنە سەر سندوقەکانی دەنگدان لەبەر چەند هۆکارێک کە دەشێ یەکەمیان ڕەوشی ئابووری بێ، چونکە خەڵکە ژارن. دووهەمیشیان ئەوەیە کە خەڵکی خاوەن بڕوا و خەڵکی ئاینی لە تورکیا بەقوڵی بەتەنگ فڵەستینەوەن. دەشزانن ئۆردۆغان لەم بابەتەدا چەندێک دووڕوو بووە. دکتۆر کومرۆ بۆ خۆت چی چاوەڕوان دەکەی لە ئێستاوە تا هەڵبژاردننی داهاتووی شارەوانیەکان؟
پێ وایە ئەم حکوومەتەی ئەردۆغان بتوانێت بە شێوەیەکی گونجاو بەو شێوەی کە تورکیا پێویستێتی کار لەگەڵ ئەم هەموو شارەوانە نوێیەدا بکە یان نا. I doubt that, because before the elections, especially in the localities, and that's the reason why I say we need to pay attention to the localities, especially in the Kurdish cities. گومان دەکەم چونکە بەر لە هەڵبژارنەکان لە ناوچەکاندا هەر بۆیەشە دەڵێن پێویستە سەرنجیش بدرێتە ئەو ناوچانە لە شارە کوردنشینەکانیشدا بە تایبەت لەو ناوچانە کە بوومە لەرزەکە لێیدا بوون، چونکە ئەو ناوچانە گرنگێکی تایبەتیشیان هەیە. ئەوەی بوومە لەرزەکەی ساڵی پار لێیدان لەو ناوچانە بەگشتی پەیامی هەڕەشە ئامێز هەبوون و ئەوەش هەڵوێستی سەرەکی ئاکاپە بووە و بە دەنگدەرانی وتووە ئەگەر دەنگ بە ئاکاپە نەدەن ئەوە هیچ جۆرە یارمەتی و کۆمەکێکتان نادرێت، هیچ داهاتێکتان نابێ. جا ئەمە هەڕەشە سەرەکیەکە بووە و دڵنیاشم لەوەی ئاکاپە بەو پێوانەیە کاردەکا وەک چۆن پێشتر کاری کردووە و بەو هەڕەشە و گوڕەشانەی ئاوەهاش بۆ لەمە و دواش کاریان پێدەکا. باشترین نمونەش لێرەدا شارە کوردیەکانن کە بۆ زیاتر لە 4 ساڵە لە ژێر نادیموکراتی ترین باردا فەرمانڕەوایەتی دەکرێن. دڵنیام ئەم بابەتەش باز دەکەین لەم بەرنامەیەدا. ئەوە تا ڕێگە نەدرا کار بەدەستە هەڵبژێراوە کوردەکان تەنانەت دەستیان ڕابگا بە سەرچاوە ناوخۆیەکانیشدا و ئەو شار و شارۆچکە و گوندانەی ناوچە کوردەکان لە تورکیا خەڵکی جێی متمانەی دەسەڵاتداریان بەسەرەوەدانراون کە پێیان دەگوترێ قەیوم. ئەو قەیومانە فەرمانڕەوایەتیان دەکرد نەک کار بەدەستە هەڵبژێراوەکان. ئەوە تا دوای هەڵبژاردن لە شاریوان جارێکی تر ئەو پرۆسەیە دەستی پێکردەوە. دەسەڵات ڕەتی کردەوە ئەنجامی هەڵبژاردننی ئەو کاندیدە پشتڕاست بکاتەوە کە 3 هەندەی کاندیدەکەی ئەکەپا دەنگی هێنابوو. ئیتر ئەو شارە قەیومێکی بۆ دادەنرێ. هەر لە شاریوان ئەو دەنگۆیەش هەبوو پێشتر. سەرچاوەکەیشی ئەکەپە خۆیەتی و دەگوترا کە ئەکەپە ڕێگە نادا کەسی تر بێ لە کاندیدی خۆی ببێتە فەرمانڕەوایی شارەکە و دەستی ڕابگا بە سەرچاوەکانی شارەکەدا. جا ئەمە یانێ چی؟ بێگومانیانەیە کاری پێشوەختەی ئاکاپا، یانێ هەڕەشەی ئاکاپا بەر لە هەڵبژارنەکانیش. ئیتر من بۆ خۆم هیچ هۆکارێک نابینم کە بۆچی درێژە بەو سیاسەتەی خۆی نەدات. دکتۆر کوبرو من دەگەڕێمەوە بۆلات دەچینە سەر باسی کورد لەم هەڵبژاردنەی تورکیادا. کورد لەم هەڵبژاردنەی شارەوانیەکانی تورکیادا هێندەی لە تواناییدا بۆ هەوڵیدا دوور بێ لە هاوپەیمانێتیکردن و هاوکاتی هەڵمەتەکانی هەڵبژاردنیش دەیخواست دەنگی کورد بۆ نوێنەرانی کورد خۆی بێ، وەک سیاسەتمەدارانی کورد بانگەشەیان دەکرد لایەنەکانی تورکیا پێیان وایە کورد بە هەموو شتێک قایل دەبێ. ئالیکی CHP'ye, ئالیکی AKP'ye, ئالیە دن MHP'ye demekî divên kirinê ku em li Kurda dikin, Kurd pê razî ne loma îrada xwe bi me re parve dikin. Em jî dibên na ji niha pêva em ê îrada xwe tenê ji bûna xwe bikarbînin. bölgeye, Kürdistan'a atadığınız kayyumlar... ئەو کەسانی جێ متمانەی حکوومەتن و لەو جێگەیە دانراون لە کوردستان ڕێ لە هەناسەدانی تورکیا دەگرن و زیانیش دەدەن لە ئازادی ڕادەربڕین لە تورکیادا. وەها چاوەڕوان ناکەین ئەوەها شتێک ڕوو بداتەوە. متمانەمان بە خۆمان و بە خەڵکی خۆیشمان هەیە. بڕوامان بەوەیە دەنگمان پێ بدرێت لەسەر سندوقەکانی دەنگدان. لە ئێستادا زۆربەی سەرۆکەکانی پێشووی شارەوانیەکانی ناوچە کوردنشینەکانی تورکیا لە زینداندان و لەبری ئەوان دەسەڵات لە تورکیادا خەڵکی جێی بڕوا و متمانەی خۆی دانا و ئەمەش وەک کاربەدەستانی سیاسی دەڵێن یەکێکە لە هۆکارەکانی تەنگ هەڵچنین بە دیموکراتی و بە ئازادیەکانیش. دوای هەڵبژارنەکەی ڕۆژی یەکشەمەی شارەوانیەکان لە تورکیا هاوڵاتیانی کورد خۆشحاڵی خۆیان دەردەبڕن بۆ ئەو سەرکەوتنەی بەدەستیان هێناوە لە ناوچەکانی خۆیاندا، خۆشحاڵیەک کە دەشێت گەلێک خوێندنەوەی سیاسی بۆ بکرێ. پاش 8 ساڵ ئێستا زۆر دڵخۆشین کە ئەو سەرکوتکارانە دەنێرینەوە. ئەوان مافی ئێمەیان سەرکوت دەکرد و ئێستا بەدەستمان هێناونەتەوە. ئەوەمان بەدەست هێناوەتەوە کە شایستەین.
تا ئەوپەڕی ڕادە شادمانین بەخواستی ئازادانی خۆمان جارێکی تریش سەرکەوتینەوە. ئەوانەی حکوومەت داینابوون و جێی متمانەی حکوومەت بوون دایانێرینەوە بۆ ئەنکەرە. هیچ کەسێک ناتوانێت خواستی ئازادانەمان ڕابگرێت. ئێمە خاوەنی خواستی خۆمانین. دکتۆر کمرو وەکو لە بەشی پێشووی بەرنامەکەدا ئاماژە و پێکرد سەرکەوتووی هەڵبژاردننی شارەوانی لە شاری وان لادراوە و کەسێکی ئەوەی کە لە تورکیا پێی دەڵێن قەیوم ئەویان داناوە وەکو سەرکەوتووی هەڵبژاردن کە سەر بە ئاکەپەیە. ئەڵبەتە هەواڵیش زۆرن لەسەرەوەی کە تەنانەت سەرکەوتووی هەڵبژاردننی شاری دیاربەکریش بە هەمان شێوە ناوی لابدراوە و یەکێکی ئاکەپەیان داناوە. ئەردۆغان ئەتوانێت ئەم جۆرە کارانە بکات لە کاتێکە هەموو سەرکەوتوەکان بە دەنگی خەڵک هاتوون. Of course he can do that because especially the logic of بێگومان دەتوانێت و کارە بکە چونکە بە تایبەتیش لۆژیکی هەڵبژاردنە خۆجێیەکان هەمیشە جیاوازە لە لۆژیکی هەڵبژاردنە گشتیەکان کە لەسەر ئاستی نیشتمانی دەکرێن. لێرەدا پارتی دادوگەشەپێدان یەکەم لایەن بوو کە زۆر بەباشی لەوە تێگەیشت. جا ئەو شێوازەی کە لە شاری وان دەستی گر بەسەر هەڵبژاردندا نابێ جێی سەرسوورمان بێ. ڕاستە تووڕەمان دەکا و ناڕازین، بەڵام مایەی سەرسوورمانیش نییە کە ئەوەها شتێک ڕوودەدا. جا لە لۆژیکی هەڵبژاردنە خۆجیەکاندا وەک پێشکەمێک لە یەکێک لەو ڤیددیوانەی بینیمان ئەوە ئاکاپە بوو کە لە یەک کاتدا خزمەتگوزاریەکانی کردە نێوەندی و هەر خۆیشی ئەو نێوەندی بوونەی لادا. بێ لەوەش تەنانەت گەندەڵیکردنی لە داهاتەکاندا کردە شتێکی دامەزراوەیی لە ناوچەکاندا. ئەمانە سیاسەتی دووفاقی ئەکاپە بوون. سەبارەت بە کوردیش لە ئیستادا خەڵک لە ڕۆژاوای تورکیا هاوشێوەی کورد دەڵێن نایانەوێت داهاتە خۆجیەکان بەو گەندەڵکاریانەوە بەکار بەهێنرێن و هەروەها دەشڵێن خزمەتگوزاریمان دەوێت. لە ناوچە کوردنشینەکانی تورکیا خزمەتگوزاری هەن، بەڵام لەلایەنە کوردیەکانەوە دابین کراوە، بە تایبەتیش لەلایەن پارتی دەم کە پێشتر ناوی هەدەپە بوو. ئەمەش ئەوەمان نیشان دەدا ئەو بەڕێوەبەرایەتی و سەرپەرشتیەی کورد دەیکرد لە بوارەکانی خزمەتگوزاری و داهاتیشدا و ئەو سەرکەوتنەی کورد هەیبوو لە ڕێکخستن و بەکارهێنانی داهاتەکاندا بووە مایەی ناڕەحاتیەکی زۆر بۆ ئەکاپە. ئەڵبەت ئەمە هەر لە ناوچە کوردنشینەکاندا نا، بەڵکو لە ناوچەکانی ڕۆژاوای تورکیاشدا. ئیستاش جەهەپە خەریکە فێری ئەو ڕێوشیۆنانە دەبێت. من بۆ خۆم زۆر بە وردی سەرنج دەدەمە هەنگاوەکانی جەهەپە. ئەگەر بتوانێت کاردانەوەی هەبێت و بەرسفی خۆی هەبێت لە بەرامبەر ئەو هەنگاوە نادیموکراتیانەی دەنرێن لە شارەکانی وەکوان و دیاربەکر، ئەوە بە هەنگاوی زۆر گرنگی بابەتیانە ئەژمار دەکرێن. بەڵام ئەگەر وەک پێشتر جەهەپە نەتوانێت بەرسف و هەڵوێستی هەبێت دژ بەو هەنگاوە نادیموکراتیانە، ئەوە یانێ پارتی دادوگەشەپێدان بەردەوام دەبێت لەو ڕەفتارانەی. جا بۆچی لە ڕابردوودا جەهەپە وەڵامێکی نەبووە بۆ ئەو ڕەفتارە نادیموکراتیانە؟ چونکە وەهای بیردەکردەوە کە لابردنی کەسێکی کورد یان داخستنی لایەنێکی کورد لەوانەیە لە بەرژەوەندی جەهەپەدا بێت و ببێتە دەستکەوتێک بۆی. بەڵام ئیتر بۆ لەمە و دووە ئەمە ئاوەها نییە، بەڵکو پێویستە جەهەپە کە ئیستا لە خۆشحاڵی سەرکەوتنەکەیدایە لەم هەڵبژارنەدا، ئیتر پێویستە بەرپرسیارەتی خۆی ببینێت لە ئاستی ناوخۆییدا و دڵنیاییش بدا کە چیدی ڕێگە بەو کارە نادیموکراتیانە نادرێت و ناشبێ بەردەوام بێ. چونکە هەرچەندێک کار و ڕەفتاری نادیموکراتیانە بکرێن لە ناوچە کوردیەکانی تورکیادا، ئەوە دواتر هەمان ئەو کارانە دەگوێزرێنەوە بۆ ڕۆژاوای وڵاتەکەش. جا لەم ڕەنگەیەوە پێویستە ئەو کار و ڕەفتارانە ڕابگیرێن. دکتۆر کۆمرو ئاماژە بە دوو خاڵ دەکەی، دەڵێ بەڵێ ئەردۆغان نەتوانێت و هەروەها بە ئەوەی ئەردۆغانی ژێکا بە هەنگاوی نادیموکراتیانە ناودێری دەکەی. حکوومەتەکەی ڕەجەب تەیب ئەردۆغان یاسایەک هەیە کە بتوانێت ڕەوایی بدا بەم کارانەی یاخۆر تەنها بڕیارێکی دەسەڵاتداریە؟ ئەگەر یاسا هەیە پوختەی ئەو یاسایە چییە؟ Oh no, this is a very this is not supposed to be a political. ئەمە بڕیاری حکوومەتە و بڕیارێکی سیاسیانەی یاسادانەرانی وڵات نییە. فەرمانێکی زۆر سادەی دەسەڵاتی جێبەجێکردنە. بەداخەوە ئیستا ژمارەی ئەو بڕیارەم لە بەردەستان نییە. بەڵام ئەوەندەی زانیاریم هەیە ئەوەیە دەبێ ئەو بڕیارە لە بارەنە ئاساییەکاندا کاری پێ بکرێت، نەک وەک ئامرازێکی سیاسی بەکار بەهێنرێت.
ئەوەی 4 ساڵ لەمەوبەر و پێشتریش ڕوویداوە ئەوەیە کە زۆر بە کاوەخۆ دەستکرا بە سەپاندنی ئەو یاسایە و ئیتر دەستی کرد بە پرۆسەی بە سیاسیکردنی ئەو بڕیارەی بۆ باری نائاسایی بوو کردێ بڕیارێک بۆ دژایەتیکردنی کورد. پێشتر باسمان لە هەڕەشەکانی ئەکەپە کرد. ئەمەش درێژکردنەوە و درێژە پێدانی ئەو هەڕەشەیە، یانە درێژەدانە بەو هەڕەشانەی بەل لە هەڵبژاردن دەیکردن وەک ئەوەی سەرچاوەکان دابین ناکات و دانیشنانێن بە ئەنجامەکاندا. ئەو بڕیارە دەبوایە لە باری نەئاساییدا بەکاربهێنرێ، بەڵام ئەوەتە کراوەتە ئەمرازێکی سیاسی بەدەست ئەم حکوومەتەی ئیستایی تورکیاوە. جا لە ڕەهەندێکەوە ناڵێن نایاساییە، بەڵام بە سیاسیکردنی ئەو بڕیارە نایاساییە وەهاش دەکا لە ڕووی سیاسیەوە سەر و سەودای لەگەڵدا بکرێت. باشە کورد دەتوانێت چی بکات لە تورکیادا بۆ داکۆچیکردن لەو دەنگانەی کە بەدەستی هێناون بۆ داکۆچیکردن لە کاندیدەکانی خۆیان و هێشتنەوەیان بە پێی ئەنجامەکانی دەنگدان. No, Kurds have been doing amazingly, have been behaving amazingly responsible. کورد بە شێوەیەکی گەورەی بەرچاو کاری خۆی کردووە. لە وەتای ئەم هەڵبژاردنەوە من ئەو پرسیارە دەکەم، ئایا چی فێر بووین لەم هەڵبژاردنەوە؟ بە پلەی یەکەم ئەوەیە کە لایەنێکی بەهێزی دیموکراتی کورد هەیە. ئەمە بەڵگەنەویستە و لێرەشدا ئاراستەی قسەکانم هەر بۆ ئەکەپە نییە، بەڵکو بۆ جەهەپەشە لە ڕۆژاوای تورکیا کە پێویستە دان بنێن بە ڕەوایی و توکمەیی ئەم لایەنە دیموکراتیە کوردەدا. یەکێک لە شتە گەورە و سەرنجڕاکێشەکانی ئەم لایەنە کوردیە ئەوەیە کە بووەتە هێمایەک و بزوێنەری فێمینیزم لە ناوچەکەدا و لە تورکیاشدا بە هەمان شێوە. یەکەم لایەنیشە ئەو هەموو ژنەی هەبێ لە ئاستی ڕێبەرایەتیدا و ئیستاژ لە ڕۆژاوای تورکیادا هەمان شت دەبینین لە ناوچەکان و لە شارەوانیە بچووکەکانیشدا ژنان پۆستەکان وەردەگرن. ئالێرەوە دەڵێن پێویستە بڕە و بەو تێگەیشتنە بدرێ کە ئەم لایەنە کوردیە بەشێکە لە دیموکراتی لە تورکیادا. هەر ئاڵنگاریەک بخرێتە بەردەم ئەم لایەنە، هەر هێرشێکی بکرێتە سەری، ڕوبەڕووی هەر سەرکوتکردنێک ببێتەوە، ئەوە یانە هێرشکردن و سەرکوتکردنی دیموکراتی لە تورکیادا. کورد لە تورکیادا بە شێوەیەکی بەرچاو کاری خۆی دەکات و پێویستیشە تێگەیشتن بۆ ئەو ڕاستیە هەبێ. جارێکی تریش بە جەهەپە ئۆپۆزیسیۆنی سەرەکی تورکیا دەڵێم، پێویستە ئەم ئۆپۆزیسیۆنە سەرەکیەتیە بگات و فێریش بێ لەگەڵ کووردا کار بکە. پێشتر لەمە زیاتر لە 10 ساڵی ڕابردوودا جەهەپە زۆر بێدەنگ بووە و زۆریش دوودڵ بووە. بەڵام لە ئیستادا بۆ ڕاگررتنی دانانی قەیومەکان ئەوانەی جێی دڵنیایی و متمانەی دەسەڵاتن، ئەوە پێویست بە تەواوی ئۆپۆزیسیۆنەکانی تورکیا دەکا هەتا تێ بگەن لەوەی ئەوە هەر تەنها هێرش نییە بۆ سەر کورد، بەڵکو هێرشە بۆ سەر دیموکراتی لە تورکیادا. بەڵێ دکتۆر کومڕوو دوا پرسیارم، ئەلبەتە زۆرن ئەوانەی کە جەختەکەنەوە لەوەی جەهەپە بەدەنگی کورد لە ئەستەمبوڵە هەڵبژاردننی بردوێتەوە. ئەمە نەک یەکەم جارە، ئەمە دووەم جاریشە. لە بەرامبەردا پێت وایە جەهەپە دەستبەرداری بەرژەوەندیەکانی خۆی بێ و پشتیوانی لە کورد بکە لە تورکیادا؟ It takes a long time for CHP to learn, to grasp political urgencies in the country. ماوەیەکی زۆری دەوێت تا جەهەپە فێر بێت و تێبگا لە پێداویستە سیاسیەکانی وڵاتەکە. دەنگدەرانی کورد جارێکی تریش نیشانیان دایەوە کە ئەوان خاوەن بڕیاری یەکلاکەرەوەی هەڵبژاردنەکانن، خاوەنی بڕیاری یەکلاکەرەوەن لە ئەنکەرە و بە تایبەتیش لە ئەستەمبوڵ. جا لەم سونگەیەوە دەتوانم بڵێم بەڵێ کورد هێزەگەلێکە جەهەپە ناچار دەکا بەو ئاراستەیەدا بڕوا. بەڵام ئایا جەهەپە بەو ئاراستەیەدا دەڕوا؟ ئایا جەهەپە فێر دەبێ هاوپەیمانێتی و هاوبەندی پێک بهێنێ لەگەڵ کووردا تا دیموکراتیەکی تەواوەتی لە تورکیادا جێگیر بکرێ؟ ئەمانە ئەو پرسیارانن و پێویستە جەهەپە وەڵامی هەبێ بۆیان. ئەزموونەکانی ڕابردوو کە هەبوون هیوایەکی ئۆتۆیان پێ نەداین، بەڵام نابێ ئەمەوە هەمان لێ بکە ڕابوەستین.
نەخێر نابێ ڕابوەستین لە جەخکردنەوە لەم پێداویستیە. دکتۆر کومرو زۆر سپاس دەکەم بۆ بەشداریت لە چاوی واشنگتنی ئەم هەفتەیەدا. Thank you very much, Dr. Kumru. Thank you. Thank you. براک ئۆباما و بیل کلنتن و ژمارە ناوی تری بەناوبانگ لە ئەمریکادا پشتیوانی خۆیان بۆ هەڵبژاردنەوەی جۆ بایدن ڕاگەیاندووە و توانیویانە لە یەکەم شەو و ڕۆژی ئەو هەوڵەی دەستیان پێکرد بۆ کۆکردنەوەی دارایی بۆ هەڵمەتەکانی هەڵبژاردنەوەی سەرۆک بایدن ژمارەیەکی پێوانەیی تۆمار بکەن و زیاتر لە 26 ملیۆن دۆلار بۆ ئەو هەڵمەتی هەڵبژاردنەوەیەی جۆ بایدن کۆبکەنەوە. ستیڤن کۆڵبەرت ئەستێرەی کۆمیدیای ئەمریکا کە بۆنەکەی بەڕێوە دەبرد لە هۆڵی ڕێدیۆ سیتی میوزیک لە شاری نیویۆرک گوتی سێ سەرۆکی ئەمریکا لە نیویۆرکن بەڵام هیچیان بۆ دادگاییکردن لێرە نین. ئەڵبەت لەو لێدوانە تەنزە ئامێزەدا مەبەستی لە داناڵد ترامپ سەرۆکی پێشووی ئەمریکا بوو کە ژمارەیە داوای یاسایی لەسەر تۆمارکراون و هەتا ئێستاش داناڵد ترامپ نکوڵی لە گونابارکردنەکانی دەکاتەوە. هێرۆ زەنگەنە لە دەنگی ئەمریکاوە میوانی ستۆدیۆی چاوی واشنگتنە. هێرۆ زۆر سپاس بۆ ئامادەبوونێ. سپاس بۆ تۆ. پێمان بڵێ هەڵمەتی کۆکردنەوەی پارە یا دارایی بۆ جۆ بایدن هەتا ئێستا چۆنە لە چ ڕەوشێکایە؟ بڵێن هەڵمەتی کۆکردنەوەی دارایی بۆ جۆ بایدن لە ڕەوشێکی زۆر باشە وەکو جەنابیش ئێستا ئاماژت پێکرد کە لە هەفتەی ڕابردوو لەو هەڵمەتی هەڵبژاردنەی کە بە پشتیوانی هەردوو سەرۆکی پێشووی ئەمریکا باراک ئۆباما و هەروەها بیل کلنتن ئەنجامیدا لە نیویۆرک با بڵین مێژوویان تۆمار کرد لە یەک بۆنەدا 26 ملیۆن دۆلار کۆکرایەوە 5,000 کەس لەو بۆنەیە ئامادە بوون و بەشێکی زۆریان ینی جگە لە فرۆشتنی تکتەکان و بۆنەکە بۆ خۆی و بەشێکی زۆریشیان ینی ژمارێکی زۆری پارەیان بەخشی بوو لەو بۆنەیەدا و جگە لەوەش کە بینیمان جۆ بایدن خۆی لەوەیە ینی وتی چۆنەڵەی تەنزێکی لە با بڵین ڕکابەرە کۆمارەکەی داکەوتی زۆر بە تەمەنە و هیچی پێ ناکرێ ینی چونکە ئەو زیاتر باز لە تەمەنەکەی ئەکا ینی شتێکی مێژووی بوو لەو شتا و ئێستا ینی هەل تەنانەت بێجگە لەوەش لە مانگی ڕابردووشە ژمارێکی زۆری پارەی بۆ کۆکرابەوە نزیکەی 155 ملیۆن دۆلار ئەمە پارەیەکی زۆرە و پاشانیش لە هەفتەی ڕابردووە وەکو ئاماژەمان پێکرد 26 ملیۆن دۆلاری تری بۆ کۆکرایەوە ینی ژمارەی ئەو با بڵین ئەو ڕەوشێکی ئێستایتە لە ڕووی داراییەوە ڕەوشێکی باشە. باشە بڕی ئەو پارەی لەم هەڵمەتانەی هەڵبژاردنە کۆکرێتەوە کۆڵمەتی بڵین کۆکردنەوەی پارەکان ئەمە چەندێک ئەکرێ بیبەستینەوە بە ئەگەر و نەگەری سەرکەوتنی کاندیدەکان لە هەڵبژاردنەوە ینی بە مانایەکە بۆ نمونە ئەگەر بایدن با بڵین زیاتری پارە بۆ کۆکرایەوە ئایا بە مانای ئەوە هەیە کە ئەگەری زیاتری هەبێ لە هەڵبژاردنە سەرکەوتن بەدەستبێنێ؟ بڵێن ئەتوانین بڵین چونکە مەسەلەی کۆکردنەوەی پارە هاوکاریەکی ئەجگار زۆری کاندیدەکەکە زۆر لەو پرۆگرامانەی کە پێویستە بکرێ زۆربەی ئەو شتانە پەیوەندی بە پارەوە هەیە تا چەندێک ئەم هەڵمەتی هەڵبژاردنە ئەتوانێت پارە سەرفکە پارە سەرفکردنەکەش بۆ زۆر شتە بۆ ڕێکخستنی بۆنەکانە ئەو ینی تۆ چەندێک بتانی بۆنە ڕێک بخەی کە کاندیدەکە بۆ خۆی بێت قسە لەگەڵ خەڵکەکە بکات زیاتر کاریگەری هەیە لەسەر خەڵکەکە لەوەی کە بەڕێگای کەسێکی ترەوە بێ ئەمە یەکێکە لە شتەکان و دوو بابەتێکی تری کە زۆر گرنگە بۆ چۆنەڵی ڕێکلامکردن بۆ لەسەر تەلەڤیزۆن لەسەر با بڵین ڕۆژنامەکان لە رادیۆ دایمە چەند جار ئەم ڕێکلامە لێ بدرێتەوە ئەوەندە جارە با بڵین پارەی تێئەچێ لەسەر ئینتەرنێت تۆڕە کۆمەڵایەتەکان ینی ناوی ئەو کاندیدە زۆربەی جار لە بەردەمت بێ چونکە بڵێن ینی لەوانەیە بڕوانەکەی چەند جار خەڵک کە بچێتە سەر سندوقەکانی دەنگدان لەوانەیە هەتا ئەو لەحزەیەش
بیری لەوە نەکردبێتەوە دەنگ بەکێدا یعنی ئەم شتانە هەمووی لەویا بڕیارەدا جگە لە پرۆگرامەکانی تر هەروەها گەیاندنی خەڵکی بۆ بنکەکانی دەنگدان ئەمە یەکێکە لە کێشەی زۆربەی کاندیدەکان تا با بڵین لەوانەیە هەندێک کەس ئۆتۆمبیلیان نەبێ لەوانەیە هەندێک کەس نەتوانن بڕۆن ئەم کەسانی کە لە هەڵمەتەکانە کارەکەن کارەکانی هەڵمەتەکان هەمویان چۆنڵی گرێدراوە بەو پارەی کە کۆکراوەتەوە تا چ ئاستێک ئەتوانن بڕۆن سنوورەکەیان چەندێکە ئەمە هەمووی کاریگەری زۆری هەیە. ڕۆژی دانالد ترامپ چۆنە؟ ڕۆژی ئەویش خراپ نییە ئەویش ینی بڕێکی زۆری کۆکردوەوە لە مانگی ڕابردووە 37 میلیۆن دلاری کۆکردەوە ئەمەش با بڵین شتێکی با بڵین زۆر بوو بەڵام بە بەراورد لەگەڵ ئەوەی جۆ بایدن کەمترە و هەروەها ئێستا بڕیارە سبەینێ 6 مانگ لە پالم بیچ لە فلۆریدا بۆنەیەکی تر ڕێک بخەن کە لەوێژ ینی دەوڵەمەندە کۆماریەکان لەو بۆنەیەدا ئامادە بن و هەروەها چاوەڕوان دەکرێت وەکو خۆیان کە دەیانەوێت خواستی ئەوانە لەو بۆنەیەدا 33 میلیۆن دلار کۆبکەنەوە کە ئەمەش ڕیکۆردی ئەوەی جۆ بایدن بشکێنێ بەڵام جارێ نازانین کە ئەتوانن ئەم پارەیە هێشتا ئەوە نازانین ئەوە لە ڕۆژی شەممە ئەنجامەدرێت ڕۆژی یەکی چواریش هەنگاوێکی سەیری نا دانالد ترامپ نامەیەکی نار بۆ ژمارەیەک لە لایەنگرانی خۆی ئەڵێ من کشاومەتەوە لە هەڵبژاردن جا لێرە میدیا ژوای لێگایدایەوە ئەوە بەشێکە لەو هەڵمەتێکی کا بۆ کۆکردنەوەی دارایی بەڵێ ئەوە بەهۆی چۆنەڵی یەکی نیسانەوە بوو ئەپرل فوڵ بۆ بۆنەیەوە شتێکی ئاوای بڵاو کردبەوە بەڵێ ئێمە نازانین ینی ڕێک بڕی ئەو پارەیە چەندە کە کاندیدەکە کۆی دەکاتەوە یا ئەو هەڵمەتی کە دەکرێت بۆ کۆکردنەوەی ئەو پارانە بەڵام ئەگەر پارەکە زیاد بوو کە بانی ئەوەندە مایەوە تەنانەت ئەگەر کاندیدەکەش دەرچوو ئەو پارەیە چی لێدێ یەک لە شتەکان کە زۆر گرنگە ئاماژەی پێ بکەم ئەم پارەیە بۆ کاندیدەکە نییە بۆ بەرنامەکانی ئەو کاندیدەیە بۆ هەڵمەتەکانی هەڵبژاردننی ئەم کاندیدەیە کەواتە لە حاڵەتێکا کە ئەم پارەیە زیاد بێ چەند بژاردەیەک هەیە لێرەیە بە پێی یاسا یان ئەتوانن پارەکە بگەڕێتەوە بۆ حیزبەکە ئەمە یەکێکە لە شتەکە و بۆ ئەو کاندیدانە خەرج بکرێتەوە لە داهاتووە ئەو کاندیدانی کە بەرنامەی هاوشێوەیان هەیە چونکە تۆ من ئەگەر پارەی خۆم ببەخشم بە کەسێک بۆ بەرنمەیە کە مەبەستمە لەلام ئەوان ناتوانن بچن ئەم پارەیە بخەنە بەرنمەیەکی ترەوە کە جیاواز بێ لەو مەبەستی کە من پارەکەم پێبەخشیوە کە ئەتوانرێت پارەکە ببەخشرێت دەتوانرێت بگەڕێتەوە بۆ بابڵین بۆ حیزبەکە کە بەکاری بێنن دەتوانن بۆ هەندێک بەرنمەی تری هاوشێوەی کە ئەو بەرنمانی کە ڕایگەیاندەبوو لە هەڵمەتەکانی هەڵبژاردنا بۆ ئەمەش بەکاربێ بەڵام بە هیچ شێوەیەک تەنانەت $1 ناچێتە سەر حسابی بانکی کەسی ئەو کاندیدەوە. ئاماژۆ بە خاڵێکی گرنگ کرد کە خەڵک پارەدا بە بۆ هەڵمەتێکی هەڵبژاردن بەشداری تیادا دەکا وەکو باست کرد بۆ بەرنمەیەکی تایبەتە یا بۆ پرۆژەیەکی تایبەتە ئەمە ئەکرێت بۆ مانایە بڵین ئەو کەسێک کە پارەدا بە دانالد ترامپ مەرجنێ بۆ دانالد ترامپ بێ بەڵکو بۆ ئەو پرۆژەیەیە یا ئەوانەی کە پارەیە دەبەخشن بە جۆ بایدن بۆ هەڵمەتەکانی هەڵبژاردننی ئەوانیش بۆ پرۆژەکە پارە دەبەخشن نەک بە خودی بۆ ئەو بەرنامانی بە کۆی گشتی ئەم کاندیدە دێت باسی بەرنمەکانی خۆیەکە کە هەردوو کاندید باسییان لە بەرنمەکانی خۆیان کردووە کەسێک بەرنمەکانی لاپەسەندە یا پشتیوانیان لێەکە ئەم پارەیان پێ ئەبەخشێ ئەمە با بڵین بۆی سەرۆکایەتی بەڵام لە ئاستی کۆنگرێس و ئاستی هەڵبژاردننی ناوخۆ ئەمانە تۆزێک جیاوازترە لە بە بەراورد بە ئاستی سەرۆکایەتی چونکە شتەکان جیاوازن لێرێ بەرنمەکان جیاوازن هیچ سەرۆکایەتی زیاتر گشتیە ئەو بەرنمانی کە ئاماژەی پێکەی بەڵام تۆ ئەندامێکی کۆنگرێسە یا ئەندامێکی کۆنگرێسی با بڵین ویلایەتەکانە ئەمانە تۆزێک جیاوازن بێڵینەوە بۆ دەرفەتێکی تر و بەرنمەیەکی کە و باسکردنی هێرۆ زۆر سپاس دەکەم. سپاس بۆ تۆ. ئەلبەتە ئازیزانم سپاسی بێپایانم بۆ ئەوەی خۆشەویستە کە تا ئێستا لەگەڵماندا بوون تا هەفتەی ئایندا چاوێکی نوێی واشنگتن ڕێز و خۆشەویستی ستافی بەرنامە هەروەهی خۆیشم بەڵێن ساڵح پەسەند بفەرمونون هەر لە خۆشیە جێدا.